هەتۆ سەرچاوەی علمی کوردانی هەتا تۆ هەمووی زانکۆ لەکوێ بوون زانکۆ زانیاری هەر لە تۆ فێر بوون تۆ فەزڵت هەیە بەسەر گشت کوردان گەر تۆ نەبوایە کوردیش نەدەمان وحسنی خاتمەمان پێ بەخشێ ئینشاءالله وهەردەم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين وأفضل الصلاة وتم التسليم على سيدنا محمد وآله أجمعين. تشكي بخيراتن داندكم أمرو بينز فقيكاني مدرسة كمان مدرسة إمام نووي لدارتو إجازان ورقل أو فقيانا هريا كيان نزيكي شش حوت صال لاي إيمو لاي ما مصطياني خويان خويندويانا دواي أو إجازة وردقرن وهنديكي شان كوليجي شريعي زانكوي صلاح الدين يان تواو كردو لدواي أوش هر بردوان بون لخويندن يان تا خويندني حجرو أسلوبي مدرسة دينية كاني حجرة كاني أهلي كردستاني مامستاني قديميان أو منهجي كهب وتواويان كردوا بويا هل ليرة وبيروز بايان لدكام وخواي جورة پاداشتي همو أو مامستا وكسو كسايتيان بداتوا كدوريان هبوا لا بيجان دنيان بيش إيما دضامن لدى طول مامستا كيف زريم كهنجا وزانا كانوا جسما دين الشديان وشواء بەناوی خدای بەخشندە و میهرەبان دیارە گومانی تێدا نییە وەکو مامۆستایانیش زۆر باسییان کردووە لە ڕاستیدا دەوری حوزرە لە بەدرێژایی مێژوو لە کوردستاندا بەڕاستی دەورێکی زۆر گرنگ و مهمی هەبووە و لە هەمان کاتیشدا ئەگەر بێت و لە ڕوانگەی قورئانی پیرۆز تەماشا بکەین ئەوەندە کە خۆی رب العالمین دەفەرمی وما هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون و لە هەمان کاتیشدا دیارە لە فەرمودەکانی پێغەمبەر هاتووە صلی الله عليه وسلم کە تەواوی هەموو گیان لەبەرێک دوعا دەکات بۆ چێ بۆ ئەو کەسەی کە زانایە و کە معلمی خەیرە و لە هەمان کاتیشدا دیارە بۆکو پێغەمبەر صلی الله تعالی عليه وسلم کە دەفەرمی مەلائیکەتان لە ئاسمان باڵی خۆیان ڕادێخن بۆ ئەوەی کەوا قوتابی و تاڵەبەی علمی بخۆی پێی لەسەردا بنێ جاکەوا بوو لێرەدا بەڕاستی ئەو حوزرە لە کوردستاندا زۆر دەورێکی گرنگ و مهمی هەبوو ئەوکو باسمان کرد سبحان الله بەهۆی ئەو حوزرێوەیە کە زیاتر لە 1000 و ئەوەندە ساڵەیە ئەو ئاینە پیرۆزە ئەو ئاینی ئیسلام کە هەمووی خێر و بەرەکەتە هەمووی خۆشیە هەمووی شادیە هەمووی بەختەوەریە لە ناوماندامایە و بەهۆی ئەو فەقەیە و بەهۆی حوزرەکان وە کە سبحان الله ئێمەی میلەتی فەخر و شانازی دەکەین بەوەیدا سبحان الله کە خاوەنی مێژووینە کە خاوەنی زانایەکانی عالمی زۆر بەرزمان هەبووە لە هەموو بوارەکانی علمدا لە علمی نەحو لە علمی فقهدا لە علمی هەموو علمەکانی مەلایەتیدا بۆیە لێرەدا بەڕاستی ئێمەی موسڵمان ئێمەی ئاگادار وە بەتایبەتی لە کوردستاندا دەبی ئەو پڕی هەوڵ بدەین بۆ ئەوەی کە بەڕاستی ڕێز و احتراممان هەبی بۆ حوزرەی فقهیان بۆ مەلایان بۆ فەقهیان داواکارین لە خدای گەورە و میهرەبان خوای رب العالمین ئەو حوزرانە ئەو تەلەبانە بەردەوام هەر سەرکەوتو و موفەق بکە و هەروەها داواکاریشین لەوەی کە خدای رب العالمین ئەو مامۆستا بەڕێزانەی کەوا ئێستا بەتەمەنن بەڵام هەر یەکێک لەو مامۆستایانە بەحرێکن لە عیلمدا خوای رب العالمین تەمەن درێژیان بکەی و سیحەت و تەندروستیان بکە ئینشاء الله. سڵاو لە دوبەی بەردان سڵاو لە عیلم و زانستان سڵاو لە فەیدا و مامۆستاتان سڵاوتان لێبێ سڵاو ئەی مامۆستانی بەڕێز پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هیچ میراتێکی لە دوای خۆ بەجێنەهێشتووە جگە لەو عیلمە نەبێ کە عولەمایان دەبن بە میراتگیری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەر لە دێر زەمانەوە مسلمانان ئەو ڕێچکیان گرتۆتە بەر کە خزمەتی ئاینی پیرۆزی ئیسلام بکەن و لەسەر ئەو ڕێڕەوە بڕۆن کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دایناوە بۆ ئێمە و لەسەر ئەو عیلمە جوانە ناسک و نازدارە بڕۆن کە خوای گەورە پێی ڕازیە و میلەتی کوردیش لە دێر زەمانەوە لە دانانی حوزرە پێشەنگ بووە بە سەدان و هەزاران مەلای پێگەیاندووە فەقەی چاوگەشی پێگەیاندووە کە خزمەتی دین و ئیسلام و ئاینی خوای گەورە بکەن بۆیە ئێمەش پشتیوان بە خوای گەورە ئەو ڕێچکەیەمان گرتۆتە بەر لە خزمەت مامۆستا دکتۆر حەسەن پشدەری ئەمڕۆ 5 فەقێ پێکەوە ئیجازەی علمی وەردەگرین لە دوای تەواوکردنی ئەو منهەجەی کە دانراوە لە دێر زەمانەوە بۆ ئەوەی علومەکان تەواو بکەن و ئیجازەی علمی لە خزمەت مامۆستایان وەربگرن بۆیە خۆمان بە خۆشحاڵ و شەڕەفمەند دەزانین کە ئیمڕۆ خوای گەورە ئەم نیعمەتەی پێبەخشین کە بتوانین ئیجازەی علمی وەربگرین و ئەو شەڕەفەمان پێ ببەخشێ کە بتوانین ببین
بميراتگرانی پێغمبەری خوا صلی الله عليه وسلم و داواکارین لە خوای گەورە تەوفیقمان بدا و چاوەڕێی ئەوەش دەکەین گەنجان منداڵان خەڵک چاو لە ئێمە بکات چاو لەو پیاوە گەورانە بکە کە ئێمە لەسەر ڕێبازی ئەوان دەڕۆین بۆ ئەوەی بتوانن خزمەتی زیاتری ئاینی پیرۆزی ئیسلام بکەن کە بەخشینی ئیجازەنامە بەچەند مامۆستایەکی ئاینی ئەوە ئەهەمیەتێکی گەلێک زۆری هەیە ئەوە بیرەوەری ئەو زانە و گەورە و پیا و چاکانە ئەکا کە لە کوردستان گوندێک بە ئەگە بسماری لێبە مەلایەکی لێبە داوای ئەکرد کە مەدرسەی دینیرۆ بکرێتەوە لێگۆ من هیچم ناوێ بەس مەدرسەی دینیم لەو بکەنەوە چونکە ئەو مەدرسە دینیا خزمەتی ئیسلامەکە خزمەتی ئاینی پیرۆزەکە خزمەتی کۆمەلایەتیەکاتێن و پیاوی لێ هەرەکەوی و پیاوی چاچی لێ هەرەکەوی و ئەوانە دەجی خۆیان دەگەنە ناو عالەمی دنیادا کە کوردی ئازیز لە هەموو دەورەکی خزمەتی ئیسلامیان کردێ و خزمەتی مسلمانانی کردێ و خزمەتی علمیان کردیا. أو آلام لسائل